بەڵێ بەرزان لە ستۆدیۆ مامۆستا دلێر حەسەن بە خۆشحاڵیەوە میوانمانە گفتوگوی ئەزمموی جەنابیان و ئەو 20 ساڵە لەو شێواز و میکانیزمی کە بەکاری هێناوە بۆ فێرکردنی مناڵان بە ئەلفوبەی کوردی و هاوکات سامان سیوێلی وتەبێژی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بە شێوکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمانە. سەرەتا بە ڕخسەتیەوە دەچمە لای مامۆستا سامان. مامۆستا سامان سڵاوت لێبێ، سوپاس کە میوانی چیرۆکە هەواڵی. دەمەوێت سەبارەت بۆ راپۆرتەی کە ئێستا بینیمان سەبارەت بە مامۆستا دلێر پرسیارتان لێ بکەم کە ئێوە چۆن ئەزمون یان چۆن سوود لە ئەزمموی ئەم مامۆستایانە وەردەگرن و شایەتی ئەوە دەکەن کە ئەم ڕاهێنارانە توانیوتانە لەناو سیستمی ئێوەیە بە شێوەیەکی باش و پێگەیەکی باشیان هەبێ لە خزمەتکردنی پەروەردەی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی. سلااو لە بەڕێستان، سلااو لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24، سلااو لە میوانە بەڕێزەکەتان مامۆستا دلێر، مامۆستایەکی نمونەیی و مامۆستایەکی پێشەنگ. بێگومان راپۆرتەکە جێی سەرنجی هەمومان بوو. ئێمە بە ناوی وەزارەتی پەروەردەوە دەستخۆشی لە بەڕێزیانەکەین لە مامۆستا دلێر و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ دەخوازین و هیوادارین ئەزمموی بەڕێزیان مامۆسایانی تریش چاوی لێ بکەن. بێگومان مامۆسایەتی بەدەر لەوەی کە ڕۆڵی فێرکار ئەبینێت مامۆستا و ڕۆڵی پەروەردەکار ئەبینێت، بەڵام لە هەمان کاتە جۆرێک لە سەلیقە و لە هونەری کەسیشی تایە واتە شخصیشی تایە. هەر هەمان وانە دەکرێت مامۆستایەکی تر زۆر بە شێوەیەکی سادە بیڵێتەوە، بەڵام لەم لاوە سەیرەکەی نمونەی وەکو مامۆستا دلێرمان هەیە بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش بۆ منداڵ کە ئێمە دڵنیاین حتا لە زانستی دەروونناسی پەروەردەییشە کاریگەری ئەم شێوازی وتنەوەی مامۆستا دلێر زیاتر کاریگەریشی ئیجابی و باشترە و منداڵ زیاتر و زووتر فێرە بێ و درەنگتریش لە بیری دەچێتەوە تا ئەوەی بە شێوەیەکی سادە و ساکار بگوترێتەوە. لە نمونەی وەکو مامۆستا دلێر خۆشبەختانە ئێستا لێرە و لەوێ هەمانە لە کوردستان هەر بەر لە 2 ساڵ پێش ئێستا لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە سەردانی قوتابخانەیەکمان کرد لە قەزای کۆیە، لە کۆیەش بە هەمان شێوە مامۆستایشی ئافرەت زۆر بە شێوازێکی جوان وانەکانی دەگوتەوە بە منداڵان بە تایبەتی بۆ وانەی کوردی بوو. من حەزەکەم لێرەوە ئەمە بکەمە دەرفەتێک بۆ قسەکردن لەسەر استراتیژێکی تازەی وەزارەتی پەروەردە کە تایبەتە بە ڕاهێنانی مامۆستایان. ئەم ساڵ ئێستا حالیان وەزارەتی پەروەردە سەرقاڵی پرۆژەیەکی زۆر گرنگە کە هەموو مامۆستایانی کوردستان ڕاهێنانیان پێ دەکرێت لە ئایندەیەکی نزیکە پرۆژەکە دەکەوێتە سەرسکەی خۆی. یەکەم شت کە دەستی پێ دەکەین وەکو وەزارەتی پەروەردە لەو استراتیژیەتە شێوازی وانەگوتنەوەیە لەگەڵ ئیدارەدانی پۆلە. بێگومان شێوازی وانەگوتنەوە سوود لە شارەزایان لە دەرەوەی وڵاتە بینین. بۆ سەرەتا ژمارەیەک لە مامۆستایانی بەڕێز دەکەینە ڕاهێنەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان. دوجار ئەم مامۆستا بەڕێزانە وەکو ڕاهێنەری سەرکردە ئەوان دەچنە ناو قوتابخانەکان و ڕاهێنان بە مامۆستایانی بەڕێز دەکەن لە ناو قوتابخانەکاندا بە جۆرێک آخر گوندی سەر سنووری هەرێمی کوردستانیش دەبێت. دەگەڕێمەوە لای جەناب و بەوردی سەر استراتیژە تازاکەین کە پلانتان بۆ دانا و دەتانەوێت بەوردی دەمەوێت زانیاری زیاتر لەبارەت وەربگرم. دەمە لای جەناب مامۆستا دلێر لە راپۆرتەکە ئەوەی کە زۆر جێی سەرنجە ئەوەیە کە ئێوە 20 ساڵە سەرقاڵی ئەوەن کە بەوردی ئەزمون وەربگرن. ینی من پرسیارێکم یانی بۆ دروست بوو کە بۆچی مامۆستایەکی وەکو ئێوە بۆ نمونە دکتۆرایان ماستەری نەخوێند و نەیویست بچێت بە مامۆستای زانکۆی، ڕەنگە هەر کەسێکی تر بووە ئەم 20 ساڵە دەرفەتێکی ئاوای بویستایە. ئێوە بۆچی ئەمەتان هەڵبژات کە 20 ساڵ لە ناو یەکوانە و بە یەک شێواز و یەک قۆناغی شەڵبژێرن بۆ یان چیرۆکی ئەمەی ئێوە چییە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ تۆ، سڵاو لە بەڕێست و لە هەموو بینەرانی کوردستان 24، سڵاو بۆ مامۆستا سامان خۆشەویست. بەڕاستی وانەوتنەوە ڕەنگە لەگەڵ ئەوەیە چێژێکیشی لێ ببینێ. من ڕەنگە ساڵانی تر جاریوە هەبوویستومە بچمە قۆناغی 2 بچمە قۆناغی 3، بەڵام ئیتر ئیدارەی قوتابخانەکە کە تایە بوونتوانە مامۆستا حەزەکەین لەگەڵ قوتابیانی پۆلیەکە بمێنیتەوە. ئەمە بناغی ئەمە بنچینەی دروستبوونی کەسایەتی منداڵە، بنچینەی خۆشەویستکردنی قوتابخانە و خوێندنگایە لای مناڵتۆ لەم بوارە تا حدێکی توانیوتە تێکەڵیەک ئاوێتە بوونێکی جوان لە نێوگە وانەکە و منداڵەکانە دروستکەی. هەر ئەمە هۆکار بۆ بۆی کە ئێتە منش کە بەڕاستی
دەستخۆشی دایک و باوکو و بینینەوەی دایک و باوکو ئەو کۆمنتانی کە بۆ منوسرا وای کردووە کە گرنگی بە پسپۆڕەکەی خۆم بەم لەو خۆناغەیە بەڕاستی ینی چۆن پۆلی یەک وەکو یەکەم قۆچی کراسەکە دوایە ئەگەر بەڕاستی دادخست تا سەر هەمووی ڕاست دەبێ ئەگەر بە هەڵە داخرا لە ئەخیرا عنی بە زەحمەت بۆ ڕازەکرێتەوە لە پۆلیەکە عنی تۆ هەر شتێک ئەیکی مناڵەکە چاوەلەیەکە تەنانەت تۆنی دەنگەجل پۆشین قسەکردن هەموو شتێکی کاریگەری لەسەر ئەم منداڵە هەیە بۆیە من ینی هەم چێژێکی لێ ئەبینم هەم خۆشم لەو بوارەیە دۆزیەوە چیرۆکە لە لە چیەوە دروست بووین چیرۆکی تۆ لەگەڵ ئەلفوبێی کوردی لەگەڵ حەزەتان و لەگەڵ ئەوردبوونەوەی لەسەر پیتەکان لە چیەوە دروست بوو من خۆم بڵین هەموو مامۆسایە کە پەیمانگا تەواوەکە یاخود بە کەلێرەس تەواوەکە بەشی زمان و ئەدەبی کوردی ئەتوانێت کوردی پۆلیەک بڵێتەوە من کوردی پۆلیەکەم وتۆ لەگەڵ پۆلەکانی تریشا بەڵام دوایی هەستم کردووە یەکنزیکێکی تەواو لە نێوان ڕۆحی من و ئەم خوێندکارانە هەیە کە لە پۆلیەکەن ئیتر ئەم وای کردووە کە من زیاتر لەم بوارەیە خۆم ببینمەوە کە خۆناغی پۆلیەکە ئەژینە خۆگە خۆناکانی تریش بێ بە دڵنای ئەشیڵێم و زۆر سەکەوتوش ئەبمتیایە بەڵام ئیتر من ئێستا لەگەڵ پۆلیەکە چۆن بڵێم تێکەڵێکی زۆر باش لە هەموو حەچی هۆنراوە هەیە لەسەر پیتەکان هەمووی ئەزانم هەر پیتێک دوو هۆنراوە سێ هۆنراوە ئەزانم لە ناو پۆلە دانامێنم بۆ شتەکان ئەمە وای کردووە کە وانەکەم سەرکەوتوو بێ یعنی ئەوانەی کە دائنیشتن بە دیارە جۆرێک لە چێژ و مەتعی لێ ببینن باشە دەمێت باسیەوە بکەین کە ئەو خوێندنی ئۆنلاینەی کە جەنابەتیایە هەڵبژێردرای ئەو ئەزمونەم بۆ واسکە چۆن سوود لە ئەزمموی جەناب لەسەر و سەلیقەی کە جەناب لەگەڵ ئەو ڕێگایی کە جەنابەت دەستنیشانە کردو بۆوانەوتنەوە چۆن سوودی لێوەرا و ئەزمونونەکە چۆن کەوتەوە من پێشتر چەندوانەیەکم هەبوو تەوان کرد بۆ تەلەڤیزۆنی پەروەردەی لە کاتی کەرنتینەیە لەلایەن وەزارەتەوە داوامان لێکراوتیان ئەو وانانەتان کە هەتانە کەمە یعنی چەندوانێکی کەمە پێویستە هەمووانەکان تۆمار بکرێت ئێتر بە خۆشحاڵیەوە بەڕاستی یعنی لە کاتێک شاوانەمان تۆمار کرد بەڕاستی یعنی کاتێکی زۆر قرس بوو ینی خەڵک ئامادە نەبوو چێ لە مارکێتەکەی کۆڵانی خۆیان یعنی شتێک بۆ مناڵەکەی بکڕێ ئێمە لە ماڵی خۆمان ئاهاتینە دەرەوە بە چەند بازگەی کاتیە پرینتاگیشینە ئەو شوێنێکەوانەکانمان تیا تۆمارە کرد واگەر بێت و ساری وەزارەت نەبووە و لۆگەی وەزارەتی پەروەردەی پێوە نەبووە ڕەنگە هەر ڕێگەیان پێ نایەنەیە بەڕاستی قورس بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ویستمان لەڕێی ئەمەوە نیان پرۆسی پەروەردە پەکی بکەوێ هەم ئەو خوێندکارانە ئەو مناڵە جوانانی کە لە ماڵەوەن لەڕێی ئەو وانانی ئێمە ئەگە بتوانانی ئێمە بیان خێنە سەرسکی خۆی و نێڵین لە پرۆسی پەروەردە دوا بکەون بۆ ناهێ ینی هەمومان ئەو هینەمان هەبوو باشە لە زاری ئێوە ینی زانیمان کە پرۆسی ئەو دەرسە وانە ئۆنلاینانە چۆن بودەمە لەگەڵ مامۆستا سامانە باسکەی مامۆستا سامان باسی هەڵبژاردننی مامۆستا دلێرمان بۆ بکە ینی چۆن بوو وەزارەتی پەروەردە بڕیاریدا کە مامۆستا دلێر زنجیرەیەک وانەی تایبەت بە ئەلفوبێ بۆ یەکی بنەڕەتی وانەی کوردی یعنی چۆن دەستنیشانتان کرد کە مامۆستا دلێر هەڵبژێرن بەڵێ بێگومان ئێمە لە سەروبەندی دۆخی کۆڕۆنا وەکو مامۆستا دلێر ئاماژەی پێدا دۆخێکی زۆر ناهەموار و سەخت بوو بۆ هەر هەمومان ئومێد دەکەین کە جارێکتر ئەو دۆخە نەبینینەوە لەو وەختایە کە وەزارەتی پەروەردە تەبەنی پرۆژەی خوێندنی ئەلکترۆنی کرد ئەوە بوو گشتاندنمان بۆ هەموو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان کرد کە هەر پارێزگایەک لە سنووری خۆیان سوود لە ئەزمموی مامۆسایانی سەرکەوتوو مامۆسایانی پێشەنگ ببینن و بتوانن دەستنیشانی بکەن و ئەو ئەرکیان پێ بسپێرین کە ئەو وانانەمان بۆ تۆمار بکەن لە تەلەڤیزۆنی پەروەردەیی بە خۆشحاڵیەوە مامۆستا دێریشێک بوو لەو مامۆستا سەرکەوتوانەی کە چاوی لەسەر بوو و بە خۆشحاڵیشەوە ئەرکەکانی خۆی زۆر بە سەرکەوتوانە هاوشانی ئەو مامۆستا بەڕێزانەی تر کە لە پسپۆڕی جیاوازەکانی تر و بۆ قۆناغەکانی تریش ئەو ئەرکیان بەجێگەیاند و توانیمان لانی کەم لەو قۆناغە سەختەیە پشت بە خوێندنی ئەلکترۆنی ببەستین هەتا کوتێمان پەڕاند و دەرگای قوتابخانەکانمان جاری تریش کردەوە باشە مامۆستا دەمەوێت سەبەر بۆ پرسیارتان لێ بکەم کە ینی بڕیارێک هەیە کە زۆربەی خوێندکارانە و قوتابیانی کە لە دەروی وڵاتەوە یان هەر کەسێکی تر کە لە دەروی وڵاتەوە بێ فێری زمانی کوردی بێ ئەم زنجیرەوانانی کە تۆمار کراون مامۆستا و دلێر و هاوشێوەکانی تۆماریان کردوون ئەو بڕیارە لەسەر بنەمای تەنها ئەو وانانەیە هەر وانانە بەردەستن یان شتی دیکەش هەیە ئەوانەی بەنسبەت دەرەوەی وڵاتن جگە لەو وانانەی کە لە پەیج و کەناڵە فەرمیەکانی وەزارەتی پەروەردەیە هەیە لە سیستەمی ئیوانەیە هەمانە
لە سیستەمی لە ئەپلیکیشنی هەورە فێرگە هەمانە بەدەر لەوە ئەوانەی کە تایبەتن بە دەرەوەی وڵات بە منداڵانی تارەوگەنشین ئەوە ئێستا حالیان دوو مامۆسای بەڕێز وەرگیان کردوتە ئەستۆی خۆی مامۆسایەک لە سەر پارێزگای هەولێر مامۆسایەکیش لە پارێزگای دهۆک بۆ هەردوو شێوەزاری سوەرانی و بادینی ئەمانە دەرسی ئەلکترۆنی نییە ڕاستیەکەی ئەوەی ئەو دوو مامۆسا بەڕێزە بەڵکو دەرسی ئۆنلاینە هەفتەی ڕۆژێک ڕۆژانی یەکشەممان کە لە ئەوروپا و لە دەروی وڵات پشووە ڕۆژانی یەکشەممە ئەو منداڵانی ناوی خۆیان لەو بەرنامە تۆمار کردووە کە بە هاوکاری ناوەندی ڕەوەندی کوردستانی لە دەروی وڵات مەسەلەن کۆرسی یەکەم 107 منداڵ خۆیان تۆمار کردبوو 107 قوتابی خۆیان تۆمار کردهبوو ئەمانە تەنها فێری زمانی کوردی دەکرێن فێری خوێندنەوە نووسین لەبەرەوەی ئەوانە کە مەسەلەن قوتابین لە وڵاتانی کە لی دەژین زیاتر تەبەن لە هەر وڵاتێک بژین بە زمانی ئەو وڵاتە یان ئەگەر زمانی دۆمیشی تیابێ زمانی مەسەلەن ڕەنگە ئەگە ئەڵمانی بێ ئینگلیزیشی لەگەڵ بێ نەخێرەوانی مامۆستا لێر ئەوانە بە ئەلکترۆنی بەردەستە حتمان خەڵک لە دەروی وڵاتی زۆر سوودی لێ بینیوە مامۆستا لێر و مامۆستا بەڕێزەکانی تریشمان بەس ئەمەی تایبەتە بەم پرۆژەی کە هەمانە لەگەڵ ناوەندی ڕەوەندی کوردستانی لە دەروی وڵات ئەمە وانەکان ئۆنلاینە بۆیە دوو مامۆسای بەڕێز یەکیان بە سۆرانی لە پارێزگای هەولێر یەکیان بە بادینی لە پارێزگای دهۆک ئەوانە بە ئۆنلاین هەفتەی یەک ڕۆژ کە یەکشەممانە و یەکشەممانیش تەنها یەک سەعات وانەکان بە شێوەی ئۆنلاین دەڵێنەوە بۆ قوتابیانە کە لە دەروی وڵاتن و پاشتر هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت تقریبان کۆرسەکە توانین بڵێن نزیکەی 6 مانگ دەخایەنێ لە کۆتایی 6 مانگەکەیە ئامانجلەی تەنها ئەوەیە منداڵی کورد قوتابی کورد کە لە دەروی وڵات دەژی فێری نووسین و خوێندنەوەی زمانی کوردی بکرێت جگەل لەوە باشە مامۆستا دەبێت سەبارەت بە وەرزی نوێ قسەکەین ینی وەرزی نوێی خوێندن لە هەرێمی کوردستانە بەنزیکەی یان دە ڕۆژێکی ماوە بەڵێ دە ڕۆژێک ماوە بۆ دەستپێکردنەوەی خوێندن لە سەرجەم ناوەندەکانە ئەمە دەکاریەکانتان چییە و کارنامەی وەزارەت سەبارەت بە ئەو میکانیزمە نوێیانە و دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن چییە؟ بەڵێ بێگومان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو زۆر هەنگاوی باش لە پشووی هاوینانرا وەک ئەوانە ڕێخستنەوەی میلاد دابشکردنی بەشەوانە دابشکردنی قوتابیان بەسەر پۆل و هۆبەکاندا جگەل لەوە پێداویستی قوتابخانەکان بەوانە بێژ و دانانیوانە بێژ هەرچی ئەو ڕێکارانەیە حتا بەکرێدانی فرۆژگای قوتابخانەکان دابینکردنی سوتەمەنی ئەم بابەتانە چاپکردنی کتێب بە کۆی گشتی هەموو پرۆگرامەکانی ئەمساڵ کتێبی نوێ چاپکراوە بۆ هەر هەموو قوتابیانی کوردستان ئەمانە لەو هەنگاوانن کە ینی جیاواز لە ساڵانی ڕابردوو زووتر ئەم ڕێکارانەی گیرایە بەر بۆەوەی کە دەرگای هەنگاوەکە چەندێک فعلی مامۆستا ساڵانیانەیە ئەمە لە درێژەیە بەرنامەی شایخینە ڕووکە بۆ چوونی هەندێک لە دایک باوکانمان وەرگرتووە گلەیان زۆرە هەندێکیان خەمی خۆیانیان خستووەتە ڕوو ئەین دەمێ بزانم کە دوایشە دەیبینین کە ڕە و سەرنجی و هاوڵاتیانە چی بووە بەڵام بەشێک لە قسەکانیان بەگشتی ئەوەیە کە خەمیان زۆرە ینی پێشەوەی کە خوێندن دەست پێ بکاتەوە ئەوان نیگەرانن لەوێ بزانم چەندێک لەو نیگەرانیانی ئەوان هیوای ئەوە هەیە کە بڕەوێتەوە ئەم شتانی کە جەنابە باسە کرد بە فعلی و 100% چارەسەر بوو بێتن. ئینشاءڵڵا خوا خەمیان نایەتێ بێگومان ئێمە ئەوەی پێمان کرابێ ئەوەی دەتوانێت حکوومەت یاریمی کوردستانە بێت درێغیمان نەکردووە بۆ نمونە هەر بەم ئەخیرە ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 20 میلیارد دیناری تەرخان کرد بۆ کڕینی پێداویستی بۆ قوتابخانەکان کە نۆ ئایتمە هەر لە پرنتەرە هەم لە جیهازی فۆتۆکۆپیە لە داتاشۆیە لە ڕەحلەیە لە وایت بۆردە لە مبەڕیدەیە لە هەموو پێداویستیانەی کە بۆ ناو پۆل ئەمانە تەنها ناو پێداویستی قوتابخانەکان پڕکاتەوە نەک پێداویستی پەروەردەکان وەکو فەرمانگە ئەوە نەخێر بەس تەنها بۆ قوتابخانەیە جگەل لەوە پرۆسەی نۆژەنکردنەوەی قوتابخانە و دروستکردنی قوتابخانە جەنابی سەرۆکی حکوومەت بە هەمان شێوە بڕی 46 میلیارد و 600 میلیۆن دیناری تەرخان کردووە بۆ تاوکردنی و باڵەخانانی کە تاو نەکراون بەهۆی قەیرانی دارایی و لە ساڵانی ڕابردووە یاخود بۆ دروستکردنی بینای نوێ یاخود بۆ نۆژەنکردنەوە بە سوپاسەوە دەستگای خێرخوازی بارزانی 200 قوتابخانەی لەسەر ئاسی هەرێمی کوردستان بۆ نۆژەنکردوونەتەوە کە ئێستا حەلیان کارکردن تایە لە قۆناغی کۆتاییایە بە عەدالەت دابەشکراوە بەسەر هەموو پارێزگاکانە
حەزەکەم یەک خاڵیش کە ئاماژەی تێبەم گرنگە بۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو زەنگی خوێندن کە لێ ئەدرێ یەکسەر قوتابی ناچێتە ناو پۆلە و یەکسەر دەرز ناخوێنێت ئەو مادانە و پرۆگرامەکانی خوێندن ئەم ساڵ 3 ڕۆژی یەکەم کە ئاکاتە 13 و 14 و 15 مانگ ئەو 3 ڕۆژە تەرخانەکرێ بۆ کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ کە وابەستەیە بە ژیانی هەموو تاکیشیم کۆمەڵگەیەوە ئێمە وەکو جەنابتان لە سەرەتای راپۆرتەکە ئاماژەتان پێبا نزیک بە ملیارێک و چین بابەتەکان مامۆستا سامان بە کورتی بێ سوپاس دەکەم کە بە نزیکەی سەیەکی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەکات لەڕێی ئەمانیشەوە بۆ خانەوادەکانیان ئەتوانین بڵین کۆی بابەتەکان 5 بابەتی گرنگ یەکیان خۆشەویستی و ئینتیما بۆ نیشتیمان یەکیان هۆشیارکردنەوەی قوتابیان و خوێندکاران لە مەترسی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان مەترسی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان یەک بابەتێکی تر چەک کە ئێستا بەداخەوە بۆتە دێوەزمەیەکی ترسناک بۆ کۆمەڵگەی کوردی چۆن خۆمان لە بەکارهێنانی چەک بپارێزین چۆن پەنا بۆ چەک نەبین خاڵێکی تر بەفی ڕۆدانی ئاو کە ئاوەکو سەروەتێکی نیشتمانی بۆ ئێستا و ئایندەی کوردستان گرنگە زائیدەن پاراستنی ژینگە ئەو 5 بابەتە 3 ڕۆژی یەکەم شان بەشانی چالاکی وەرزشی و هونەری لە قوتابخانەکانە ئەبێ مامۆستایان و ڕێنماییکارانی پەروەردەی و دەستەی کارژێری قوتابخانە وەکو بابەت بیڵێنەوە بە قوتابیان و خوێندکاران زۆر باشە مامۆستا لێر سەرباری هەموو کێشانەی کە هەم لە سەرەتایی بەرنامەکەیانی لێرە بوو جەناب لێرە بووی کە باسی کۆمەڵێک لە گرفتماگر کە ساڵانە باسەکرێت چۆن سەرباری ئەم کێشانی کە مامۆستاژ هاوشێوەی قوتابیان هاوشێوەی خێزانەکان ڕوبەڕویان بنەوە وا بکرێت کە مامۆستایان بتوانن زاڵ بن بەسەرم گرفتانە و کاریگەری نەکاتە سەر کەشی ناوپۆلەکانیان خۆی بەدڵنایی کە مامۆستا کێشەی هەبوو کاریگەری هەیە و ئەچێتە ناو پۆلەکەشەوە لەگەڵ یاچکەم ئەمە شتێک نییە بڵێ لە خۆمی داوام زۆرە گێڕێتەوە مامۆستاکە کاریگەری ئەو بەڵێ زۆر جار مامۆستاڵێ خۆ معاناتی من چاکەتەکەی بەرم نیە داینم چمە ناو پۆلەوە بەڵام ئیتر لەگەڵ ئەم هەموو معانات و ئەوانش کە مامۆستا هەیەی بەڕاستی ئێمە ئەم مناڵانی کە ئێستا ئەم ساڵەچنە پۆلیەکی سەرەتایی دوای 20 ساڵی تر ئەمانە بن بەدایکی کۆمەڵگا ئەمانە بن بە باوکی کۆمەڵگا ئەمانە شەری من و تۆ کاکسامان دانیشتن قسە بۆ خەڵکەکەن ئەبێ ئێمە ئەمانە بخێنە پێش هەموو شتەکانمانەوە بخێنە پێش دەردەکانمانەوە پێش ناخۆشەکانمانەوە چکە ئەمانە ئەبێ زومی هەمومان لەسەر ئەم خوێندکارانە بێت چۆن بتوانانی وایان لێ بکەین کە ساعتێکی سەرکەوتویانە بێت کە لە داهاتووە بتوان بە ڕەش بڵێن ڕەش بە سپی بڵێن سپی یعنی تۆ ئەم سەرەتایی چوونە ناو قوتابخانەوە کۆمەڵی حەز و خودیا هەیە لە مناڵێ بۆ دروست بکرێت ئیتر مامۆستا بەڕاستی دەرونی ماندووە دەرونی هیلاکە ئەوش لەناو ئەم کۆمەڵگایە کوڕی ئەم وڵاتەیە بەڵام ئیتر وەکو پێم وتی تۆ ئەبێ خەمەکانی خۆت هەچۆنە بێ وەلانی لەبەرخاتی داهاتی و نیشتیمان لەبەرخاتی داهاتی کوردستان چکەم ئەم مناڵەت داهاتی کوردستان و نیشتیمانی ئێمە ئەمانن ئەگەر ئەمانە سەرکەوتو من هەڵبەتە لە داهاتوە کوردستان و نیشتیمان سەرەکەوی ئەگەر ئەمانە خوانە خواستا بە شێوازێکی خراپ پەروەردە بکرێن ڕەنگانەوەی لەسەر ئەو کاتە هەمومان ئەبێت جا ئەگەر لەم حاڵەتەیە کەسێک لە دەرەوە پشکێکی کەمی بەرکەوێ من وەکو مامۆستا دووجار پشکم بەرەکەوێ لە مامۆستا دەمێت بابەتێک کە لە ئێوەیە زۆر جێی سەرنجاوەیە کە جگە لە قۆناغی یەکەم کتێبی قۆناغی یەکەمی ئەلفوبێ و تیان نووسێکتان هەیە بابەتێکی تایبەت بە خۆتان هەیە دەتوانن تعمیم بکەین کە دەتوانرێت هەموو منداڵێک لە هەرێمی کوردستان خوێندکاری قۆناغی یەکەم بتوانێت ئەم کتێبەی هەبێ و ئێوە ئەوەندە بەگرنگی بزانن کە پێویست بە هەیان بێ ئێمە خۆی هەموو ساڵە لەگەڵکردنەوەی دەوامە کۆمەڵێک ئامادەکاری بۆ قوتابیان ئەکەنی هەر مامۆسایەک لە شوێنی خۆی شتێک ئەکا بەڵام من لە کاتی کەرەنتینای خۆم تیانوسێکم دروست کرد لە باتی دەفتەرەمە ئاسانکاریە کۆمەڵێ هۆنراوەیتیا بوون منە کە باسی ئامەدی بۆکەی مناڵان باجۆ بگرین باسی ئامەدی شیرین ئامەد شارێکی جوانە شارێکی کوردستانە هۆنراوەیەکم هێناوە تێکەڵم بە ئامەد کردووە کە باسی دۆی بۆکەی من وەرنجۆ بگرن ئەمڕۆ بۆتانەڵم لەسەر خۆ بۆ زانینی پیتی و هەمومانە نووسین دۆ یعنی لەگەڵ هەموو پیتێکە هۆنداوەیەکشم بۆ تێکەڵ کردووە بەڕاستی ئەگەر بێت و ئەمە تعمیم بکرێ من وەختی خۆشی هەربردمە وەزارە بەڵامی تر نازانم بۆچی پشتگوێ خرا ئەجنە خۆ ئەو دایک و باوکە ڕەنگە کە دەفتەرێک بۆ مناڵەکەی کرێ بە 1500 2000 ئەمەش ئەگە لە بازاریشە ئەگە بفرۆشە ڕەنگە هەبە هەمان نرخ و کاریگەریش ڕۆسی فێربوون و پەروەردەکردنیش زۆر بە باشێ باتە پێشەوە زۆر باشە مامۆستا لێر دەمەوێت پرسیارێکی زۆر گرنگ لە مامۆستا سامان چۆن وا بکرێت لە هەرێمی کوردستان کۆپڕۆسەی خوێندن و سیستمەی کە بەردەسە وا بکرێت بە فعلی مامۆستای نمونەی هاوشێوەی مامۆستا لێر لە کوردستانە زۆر بن و پرۆسەی پەروەردە و فێرکردن بە فعلی ببێتە پرۆسەی پەروەردە و پاشانیش فێرکردن
ڕاستیەکەی لە وەڵامی پرسیاری بەڕێستا ئەڵین تەنها و تەنها بەڕاهێنانەکرێت تەنها و تەنها بەڕاهێنانەکرێت ڕاهێنان زۆر گرنگە بۆ باشکردن و بەرزکردنەوەی ئەدایی هەم مامۆستایان هەم فەرمانبەران هەم بەڕێوەبەرە بەڕێزەکان هەم سەرپەرشتیارە بەڕێزەکان جەنابەت با ینی واقعیانە و ڕازگۆیانە قسە بکەین ینی مامۆستایەکی بەڕێز بۆ نمونە 15 ساڵ پێش ئێستا کۆلیجی تاو کردووە یان پەیمانگای تاو کردووە بڕوانامەیەکی بەدەستێناوە بەڵام سیرێکەی ئەم گۆڕانکاریانەی ساڵ بە ساڵ ڕوو ئەدا لە بواری پەروەردەیە لە شێوازی وانەوتنەوە لە ئیدارەدانی پۆل لە مەسەلەن زانستی دەروونناسی بۆ تێگەشتن و مامەڵەکردن لەگە سایکۆلۆژیای منداڵ هەرزەکار زۆر شتی دیکە ئەمانە ئەبێ مامۆستا مواکەبەی ئەم گۆڕانکاریانە بکات لە حەقیقەتە ئەمەش بەچی دەکرێت بەڕاهێنان دەکرێت وەکو تەمام ساڵ وەزارەتی پەروەردە زۆر بە گرنگیەوە استراتیجی داڕشتووە بۆ ڕاهێنانی هەموو مامۆستایان ئەمە زۆر زۆر گرنگە بەشێکشی ئەگەڕێتەوە بەڕاستی بەرپرسیارەتەکەی ئەکەوێتە سەرشانی مامۆستایانی بەڕێز خۆیان ئەتوانن لە ڕێی خوێندنەوەوە متابعەوە ماشەڵڵا ئێستا هەم کوردستان سەرچاوە هەم تۆڕی ئینتەرنێت لەبەردەستە کە سەرچاوی زۆری تایە ئەوەش ئەکەوێتە سەر حەز و ویست و خواستی مامۆستایانی بەڕێز بۆ گرنگیدان بە خۆ ڕاهێنان. بەڵێگەلێک سپاس بۆ گوتەبێژی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەڕێز سامان سیوێلی کە لە هەولێرەوە بەشێوەیەکی ڕاستەوە خۆمیانە بۆ مامۆستا دلێر زۆر سپاسی ئامادەبوون تەکەم دلێر حەسەن وەکو مامۆستایەکی وانی کوردی وەکو مامۆستایەکی نمونەی سپاس کە لە ستۆدیۆ میوانمان بووی بەڕێزان ئەمە چیرۆکە هەواڵی ئەم شەو بوو سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان